خێر لەوەدایە کە خوا لە سەرمانی نووسیوە دەجێڕنەوە پیاوێک لەگەڵ کوڕەکەی بەرەو شارێکی دوور بەڕێ دەکەوێت کە دووری شارەکە نزیکەی 3 ڕۆژە ڕێ بووە و گوێ درێژێکیان پێ بووە خواردن و خواردنەوەیان لەسەر پشتیدانە لە ڕێگادا هەر شتێکی ناخۆشیان توش وایە ئەو پیاوە دەیوت خێری تێدا. ئەو کاتەی لە ڕێگادا دەڕۆشتن لە ناکاو قاچی گوێ درێژەکەیان شکا پیاوەکەوتی خێری تێدایە ئەوەی خوا لێمانی شاردوتەوە و دووری خستوتەوە زۆر گەورەترە لەوەی تووشمان بوو. پیاوەکە لەگەڵ کوڕەکەی کەلوپەلی سەرپشتی گوێ درێژەکەیان هەڵگرت و بەڕێکەوتن. دوای ماوەیەک لەسەر ڕۆشتن ئەم پیاوە لە کاتی ڕۆشتن بەربووە و قاچی شکا لەو کاتەدا هەمان وشەی پێشووی دووبارە کردو کوڕەکەی کەلوپەلی خۆی و کەلوپەلی باوکیشی هەڵگرت و بەڕێکەوتن. لە دوای گەیشتنیان بە نیوەی ڕێگا مارێک هات و بە قاچی کوڕەکەیەوەی دا و کەوتە سەر زەوی و لەبەر ئازارە تاقەت پڕوکێنەکەی بەردەوام هاواری دەکرد. جارێکی تر پیاوەکە وتیەوە خێری تێدایە ئەوەی خوا لێمانی شاردۆتەوە و دووری خستۆتەوە زۆر گەورەترە لەوەی تووشمان بووە. بۆیە کوڕەکەی تووڕە بوو بە باوکی وت ئایا لەوە گەورەتر هەیە کە تووشمان بووە؟ باوکەکە بێدەنگ بوو وەڵامی پرسیاری کوڕەکەی نەدایە. کەمێکمانەوە هەتا باوکەکە چارەسەری قاچی کوڕەکەی کرد و باشتر بوو. پاشان بەڕێکەوتن هەتا گەیشتن بە شارەکە. کاتێک گەیشتن بە شارەکە بینیان ئەم شارە گشتی بەهۆی بوومەلەرزە و وێران بووە و خەڵکەکە گشتی لەناو چووە. ئەو کات باوکەکە بە کوڕەکەی وت ئەبینی ئەگەر ئەوەمان توش نەبوایە کە لە ڕێگادا تووشمان بوو ئەوە وەکو ئەم خەڵکە لەناو دەچوین ئەوە زۆر گەورەترە لەوەی تووشمان بووە. بێگومان کاتێک کاروباری خۆت تەسلیمی پەروەردگار دەکەی دڵت ئاسوودە دەبێت و دوودڵی و دڵە ڕاوچێت لەلا نامێن. بۆیە خەفەت مەخۆ کاتێ ناخۆشیەکەت توش دەبێت هەموو شتێک بەدەست خوددایە ئەو زاناترە بە ئێمە و بەوەی بۆمان باشە. لە یادت بێ هەموو ئەو شتانەی پەروەردگار نووسیوێتی خێرە بۆمان. خودای گەورە لە قورئانی پیرۆزیشدا لە ئایەتی 216 سوورەتی بەقەرە دەفەرمێت تكرهوا شيئا وهو خير لكم وعسى أن تحبوا شيئا وهو شر لكم والله يعلم وأنتم لا تعلمون. بۆیە تۆش بەردەوام بڵێ الحەمدولله على كل حال.